خۆشەویستەکانم کاسبی کردن پیشەی پێغەمبەرەکانە سەڵات و سەلامی خۆیان لێبێ. نوح عليه السلام نجاری کردووە، خوای تەعالا ئەمری پێ ئەکا سەفینەیەک دروستکا بۆ ڕزگارکردنی خۆیەوە مسڵمانان. ئیدریس خەیاط بووە، پیشەی بەرەکدورین بووە، شانازی پیاوە ئەکرێ کە ئەم پیاوە لەگەڵ هەر دەرزیەکە کە ئەیچەقێنێ بەو جلەیاو کە دەری ئەکا زکری خوا و تەسبیحاتی خوای کردووە لەگەڵ هەر دەرزیەکە. ئەو کاتە مەکینە نەبووە، ئەو کاتە بە درومان بەدەست بووە. يعقوب عليه السلام شوان بووە، مەڕی بووە. يوسف عليه السلام وەزیر بووە لە دەوڵەتە و خزمەتی مسلمانانی کردووە و دەوڵەتی بەکارهێناوە بۆ خزمەتی مسلمانان. موسى عليه السلام 10 ساڵ شوانی کردووە وەکو لە قورئانە خوای تەعالا باسیەکە. و هەروەها پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باس پێغەمبەرێک لە پێغەمبەرەکانمان بۆ ئەکا کە پاشا بووە. خۆشەویستەکانم خۆی و کوڕە و ئەولادیشی لە پاش خۆی پاشا بوون، بەڵام ئەم پێغەمبەرە بەڕێزە بەدەستی خۆی بە عەرەقی ناوچاوانی خۆی نانی خۆی دەرکردووە، پاشا بووە، بەڵام کاسبی کردووە، حەدادی کردووە کە ئەویش بریتیە لە داود عليه السلام. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ ما ئەکەل ئەحەد طعاما قط خەیر من ئەن یەأکل من عمل یەده. هیچ کاتێ کەسێک نانێک ناخوا لەو نانە باشتر بێ کە ئینسان بە عەرەقی ناوچاوانی خۆی و بەکاری دەستی خۆی دەری کردبێ. و شانازیەکە پێغەمبەر ئەفەرمێ وئین نەبی الله، بۆ ناوی ئەم نەبیە تێرێ چونکە ئەمە مەلیک بووە و پاشا بووە. داود عليه السلام كان يأكل من عمل يده، بەدەستی خۆی کاسب نانی دەرکردووە. و پێغەمبەری خۆشمان صلی الله عليه وسلم لە زەمانێک لە زەمانەکانە شوانی کردووە، لە زەمانێکی ترا تجارەت و کاسبی کردووە. یعنی ڕۆژێ لە ڕۆژان حتى ئەبوو بەکری صدیق ئەبێ بە خەلیفەی مسلمانان لە پاش پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەچێ بۆ بازار، بە بەیانیەکە ئەچێ بۆ بازار تا ڕۆژێکیان عومەر ئەیبینێ پێ فەرمێ ئەی خەلیفەی ئیمانداران ئەگەر تۆ بچی کاسبی بکەی لەناو بازارڕا بەڕاستی دوایی کاروباری مسلمانان لەم لاوە تعطیل ئەبێ و پەکیەکە فێ، بۆیە داوات لێ ئەەکەین تۆ کاسبی نەکەی بێی دانشی تا ئەگەر پێویستیاتێکی مسلمانان هەبوو جێبەجێی بکەی. یعنی زەختی لێ ئەەکەن و معاشێکی بۆ ئەبڕنەوە لە دەوڵەت کە لەو کاتە بە بڕانەوە ئەی بڕێتەوە بۆی ئەفەرمێ ئەوەنە بۆ دیاری ئەەکەین، ئەوەنە مەعاشت بۆ دیاری ئەەکەین، ئەوەنە مەسەلەن خواردن، ئەوەنە و کاتە مەعاشی و کاتە چۆن بۆ دیاری ئەەکەین ئیتر تۆ کاسبی مەکە. ئەبوو بەکری صدیق قبولێکەوە پاش ماوەیە دێت و ئەڵێ عومەر ئەگەر ئەوەنە بێ من مەجبورم بڕۆم کاسبی بکەم چونکە ئەوە بەشم ناکە، من میوانم دێ ماڵ و مناڵم هەیە، ئەگەر مەعاشەکەم ئەوەنە زیادکەن خەلیفەی ئیماندارانە داوا لە عومەرەکە ئەڵێ مەعاشەکەم بۆ زیادکەن تا کاسبی نەکەم لە بازاڕا و بتوانم ئیدارەی کاری مسلمانان ئەنجام بدەم، یعنی ئیدارەی دەوڵەت بکەم.